شارەکان بۆ سەر بارەگای نەتەوە یەکگرتووەکان لە شاری هەولێر ڕوو لە زیادبوونە داوای هەڵوێستی جددیان لێ دەکرێت دژی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و بەتایبەت کانتۆنی عەفرین بێنە دەنگ و ئەو کۆمەڵکوژەی تورکیا لەو ڕۆژاوا ئەنجامی دەدات بوەستێنرێت. بە مەبەستی ڕاگررتنی هێرشە سەربازیەکانی حکوومەتی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و کانتۆنی عەفرین نەتەوە یەکگرتووەکان هەوڵەکانی چڕ بکاتەوە و سنوورێک بۆ دەستدرێژەکانی ئەم حکوومەتە دابنێن. دوو باڵپشتی گەلی کوردستان بکرێت لە هەر یەک لە عێراق و ئێران و تورکیا و سووریا لە هەڵبژاردننی ژیانی سیاسی و دیموکراتیانەی ئاسایی خۆی. سێ ئەرکی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تایبەتی نەتەوە یەکگرتووەکانە کە بە پێی پەیماننامەی کۆمەڵەی گەلان و دوایش ئەنجومەنی ئاسایش کە پاڵپشتی و پارێزگاری گەلی کورد بکەن لە دامەزراندنی کیانێکی سیاسی نەتەوەیی خۆی وەکو هەرگەلێکی تر. چوار پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانیان بە ئاراستەی شەرمەزارکردن و ڕاگررتنی پەلامارەکانی حکوومەتی تورکیا بەسەر کانتۆنی عەفرین بچڕ بکەنەوە. خەڵکی ڕۆژاوای کوردستان کە بەشێکیان ئێستا لە هەرێمی کوردستان نیشتەجێن لاگردبوونەوەکەی بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان داوایان کرد کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاستە و هێرشانەی تورکیا بۆ سەر عەفرین بێدەنگ نەبن و پێش لە پێشێرکارەکان بگرن کا بەرامبەر با خەڵکی سڤیلی ناوچەکە ئەنجامی دەدات. ڕەوشێ ڕۆژاوای کوردستانی تێزانین تایبەت لەسەر کانتۆنی عەفرینێ ئیرۆ سێ چار ڕۆژە بێناڤەر ئالیێ دەولەتە داگیرکە دەولەتە تورکیەدە ئێریشەکەیە هەمبەری گەلێمە ڕۆژاوای کوردستانی گونەهبارê vê şerî evê êrişî evê dagirkirinê û destûrdayînê wê ji welatê an jî dewletên Ewropayî ne û taybet netewê yekbûyî berpirsarê vê ye em wa dibînin ji ber ku heger alîkarî dewleta Tirkiye nekir heger pêşengî nedin dewleta Tirkiye û piştgiriyê wê nekin dewleta Tirkiye nikare vê xakê Kurdistanê dagir bike. ماوەی چەند ڕۆژێکە وڵاتی تورکیا هێرشێکی فراوانی زەمینی و ئاسمانی بۆ سەر کانتۆنی عەفرین لە ڕۆژاوای کوردستان دەست پێ کردووە و لە ئەنجامی ئەو پێشێرکاری و هێرشانەدا دەیان هاوڵاتی سڤیل و منداڵ شەهید و بریندار بوونە و خەڵک لەسەر زێدی خۆی ئاوارە و دەربەدەر بوون. ئەوەی تا ئێستاش جێگەی نیگەرانی خەڵکی کوردستانە ئەوەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاستە و هێرشانەی تورکیا بۆ سەر عەفرین بێدەنجی نواندووە. ئەڵکورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.